پیاوی عمری کوری خطار به تقیل یکم پیاوی عمری کوری خطار به تقیل یکم عفرين او كعك بس انا حني موقفي بيبلي عفرين او موقف شلون من ولاتك ازادي داوه بيا سؤال كريم الحيد بخوان لو تشكينم والله لس والله قواد اها چەند بێئەدەبە ئەها ئەو کەم بە قوربانی پێڵاوەکانی باوکم خۆ باوکم بە باوکی تۆ جاشوێکێتی نەبووە من جنێو بە باوک و نادەم کورە سوال کرد جنێو بە باوک و نادەم باوک و بێتاوانە بەس کێشەکە لەوایە تۆی پەروەردە نەداوە تۆ کراوی بەدەست باشە سوال کەری مولحید ئەڵێ هەرچی مسلمانە گەوادە ئەگەر تۆ گەواد نەبی دیفاعی لێ ناکەی ئەڵێ پێغەمبەر ئیبراهیم گەوادە نەبی گەوادی خۆ دەیوز جاشی یەکێتی باشە سوال کەری خوێڕی ئەوە بزنزەکەی نەماوە برایان بزنزەکەیمان بڕی ئەلحەمدولیلا ئەوە ئەڵجاڵێ بەل لە منی حەمە سوالگەرە کاکە سەلام عەلەیکوم ئەو حەمە سوالگەرە باشە دوێنێ هەڵمەگەڕان رشاقة حما رشاقة حما سؤال قاعد اخوان ولا قدر يحيص حما سؤال قاعد بخوان لو صدلاو كنجينا او صدلا حما سؤال كريم الحيد حما دروز برو المدغران ماسكو بيلي سروت باشا جاي قوادي ملحد بتوال قواد قبول قواد بخوا باش بزنس داوە كرة سوال كري خوێری من پارەم پێ نییە بە تۆ سوالگەر سامان و ماڵی ئێمە بکە وەرە سەی سەروەت و سامان هەمووی بەجی پێیاو کردو ئەمە سوالکەر بەناوی مزگەوت باشە ناکەس بەتەم ئەمە سوال کەری خوێری داوەشی بڕۆ قۆمەرەکانی هەڵمەتگۆران ماشکە پێتەڵێ گەواد قبول یەکەی بڕۆ خاولی بۆ هەڵمەتگۆران هەڵگرە بڕۆ خاولی سێمەتری هەڵگرە بۆ هەڵمەتگۆران باشە برو بيقيمات برو بيغمبر ابراهيم ولا جواد هي بيقيمات وريد هي ما كان كريم بيقيمات حماس سؤال كريم سوق لا حماس سؤال كر اگر وانا بوكر وريسري خوي رش قبل كوم خوار والله راسك باوشي بلقه رقم خلاوي انا لا توماس كلاري ما صح بيبلا وسط بلال كاك بلال يقدر كاك بلال يقدر كاك بلال ما لا حماس سؤال بيانسي ولا جريك ولا بيانسي شانازي اكم بسوال كدكم ورمانا شكرا ما سؤال كره بوخيك من بمسانه وبتليره وحماس سؤال كره هەڵمەت گۆران تۆ لەناو دڵی منای خۆشم ئەوەی ماکوان کەریم لەناو دڵی منان هەر هەمووتان من پێت ئەڵێم هەڵمەت گۆران برامە ماکوان کەریم ئەو دڵی منە دەماری دڵی منە ماکوان کەریم ئەوەی تۆ ڕقولێتی ئەو کەسانەی تۆ ڕقولێتی براو کەسی من و شانازیان پێوە ئەەکەم برایان با من ڕووکردنەوەیەکتان بەمێ ئەو کابرایە لە مزگەوتەکەی ئێمە بوو بختار والله حاشا حمي سطل براي مني حاشا كابرايك كابراتي هالمد قرانك كبر إمامي عمر عليه يرباش معاصم بيلاوي هالمد قران لا توقف يا أحمد شانازیان پێوەکەم ئەوەی بە تۆی هەڵدابێتی پارتی شوعی هەر کەسێ دژمنی تۆ بێ برای منە حماس